جوتیارانی قەزای پێنجوێن سەرقاڵی وەرزینەوەی کوشتوکاڵین و لە ئێستادا دەستیان کردووە بە چاندنی بەرهەمەکانیان. گەرچی قەزای پێنجوێن ناوچەیەکی کوێستانە، بەڵام بەشێک لە بیر و کانیاویەکانی وشکیان کردووە و بەهۆی کەمبارانی وشکە ساڵیەوە مەترسی کەماوی لە ئارادایە و جوتیاران ترسیان لێ نیشتووە. دابەزیوە بیرەکان هەمووی دابەزیوە، وەکو منتیقەی ئێمە بە تایبەتی هەڵاڵاوە ئاوی دابەزیوە بیرەکانمان هەمووی. مەترسێکی زۆریشمان لەسەری هەیە، تەبعاً بە تەواوی کە دیاری بیا لەسەری لە مانگی حەوتۆ دیاریە بە تەواوی، هەتا وەکو ئەکەینەوە نزیکی باران بارین، بۆی هەیە بیرمان هەیە وشک بکات. جوتیارانی سنووری قەزای پێنجوێن گلەیان لە کەمتەرخەمی لایەنی پەیوەندیدار هەیە کە سەر ڕاوی هیچ هاوکاریەکی جوتیاران ناکەن تا ئێستا هیچ پلانێکیان بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی دانەناوە کە زەرمەندی یەکەم تێیدا جوتیاران و ناچار دەبن بۆ پێگەاندنی بەرهەمەکانیان خەرجیەکی زۆر بکەن. هەم بەنداوی بچووکمان نییە سەرتا لە شوێنەکانە کەم ئاویمان هەیە، ئەگە بەنداوی بچووکمان هەبێت لە جێگەکانە چارەسەری ئەوە ئەکا کە بڵین هەم ئاو گلباتەوە بۆ فەلاح تاسیری هەیە، بۆ چەمەکانیش تاسیری، بۆ ئاوی ژێرزەویش تاسیری هەیە. ئێستا کەم ئاوی لە پێنجوێنە ڕوویداوە بەهۆی چییە؟ بەهۆی کەمبارانیەوە. بەهۆی کەمبارانیەوە خەڵک پەنای بردووەتە بەرچی بەر قەترە. ئێستا خەڵک بە زۆر بەشی زۆریەوە تا بە قەترە سیستەمی قەترە بەکارێنێ بەبۆی ئاو کەم مەصرف کات. بچین ناو فەسڵی هاوینەوە بە حەقیقەت ئاو کەمتر ئەکات. یعنی بە قەنەعەتی ئەمە ساڵانی کە خەڵک ئیسفادەی کردووە بۆ نمونە لە حەفر لە هەڵکەندنی ساڵێک بابڕین وەکو حەفر و ئیسفادەی لێ کردووە یان وەکو چەماوەکان، بەڵام بە حەقیقەت هەم ساڵی ڕابردوو هەم ئەم ساڵ ناتوانن ئیسفادە لەوانە بکرێەوە، هەروەها بیرەکانیش ئاوەکەی دا ئابەزێت و کەمتر ئەکات، یعنی بە چەند بیرێک کۆ ئەەکەیتەوە تا بتوانی ئیسفادەی لێ بکەیت. پەیام بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لە سەر پلانی حکوومەت بۆ بەرەنگابوونەوەی وشکە ساڵی پەیوەندی کرد بە بەڕێوەبەری کوشتوکاڵی پێنجوێنەوە، بەڵام بەهۆی بەردەست نەبوونی پەیوەندیەکەیەوە نەمانتوانی لێدوانی لێوەربگرین. پێنجوێن بەلانکەی کوشتوکاڵدا دەنرێت و ساڵانە لە توانایدا هەیە بڕێکی زۆر لە بەرهەمی کوشتوکاڵی بنێرێتە بازاڕەکانی هەرێمی کوردستان و خواری عێراق، بەڵام بەهۆی ئاوەڕنەدانەی حکوومەت لە جوتیاران بەردەوام کێشەی ساخنەبوونەوەی بەرهەمەکانیان هەیە لە کاتی پێگەشتنیدا. سوی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.